زۆر بەداخەوە بۆ ژنێک کە ئەزمموونێکی سەختی سیاسی و زیندانی سیاسی و ئەزمموونێکی سەختی کارکردنی هەبوو کە ئەبەو شێوەیە بەڵام ئەگەر تیرۆرکراوە ئەمە ناکاتە ئەوەی کە ئەو کەسایەتی ئەو خەونەکانی ئەو کارانەی ئەو کردوێتی تیرۆرکراوە نەخێر ئەوانە بەردەوامی هەیە تەمەنی درێژی بۆ هاوڵەکانی بێ ئەوان نەتوانن بەردەوامی بۆ ڕێبازە بدەن بەداخەوە کە ئێمە چەند جارێک شانسی ئەوەم هەبوو کە گفتوگۆ بکەین بەیەکەوە لەسەر زۆر شت مناقەشەمانە کرد هاوکۆک بووین لەسەر زۆر شتیش ڕاکانمان زۆر جیاواز بوو بەڵام گرنگ ئەوە بوو کە ئێمە لە ئێستا لەم قۆناغەیە عقلێکی زۆر گەورەمان لە دەستداوە پێویستەکە بە هەموو هەڤاڵان هیمەتی ئەوە بکەن کە جێگەی بگرنەوە ڕێبازەکەی بەردەوام بکەن. بە ئیشکردن و پشتگیریکردنی یەکتری ئەتوانن ئەو خەباتە بەردەوام بێ من پەیمانێکم لەگەڵ نەجی بەخان کردوتم من ئەگەر پێشتر بۆ شێوەیە بە هاوبەشی کارمان نەکرد بێت لە دوای ئەم هەڤاڵەوە بە بەردەوامی بەیەکەوە ئیشەکەین بۆ پەرەدان بە ڕێبازەکەی.